ئێوە پێش هێزە ئەمنیەکان ئێوە پێش هێزە فەرمیەکان ئەبێ ڕێگری بکەن لەوەی کە سوکاتی بە سمبل و کەرامەتی وڵاتەکەمان بکرێت. جا من دڵنیام ئەمە ئیشی قوتابی نەبووە بۆ هەر کەسێ ئەمەشی کردووە حکوومەت لی بێدەنگ ناوێت و ئەوانەی کە بێڕێزی بەرەمبەر بە ئاڵای کوردستان دەکەن پێویستە ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ئێمە بە تونترین شێوە ئیدانەی ئەم جۆرە کارانە دەکەین، لە هەمان کاتدا ئیدانەی ڕوبەڕووبوونەوەی تند دەکەین چ لەلایەن هێزەکانەوە بەرەمبەر بە قوتابی کرابێ چ لەلایەن هەندێک کەس بە ناوی قوتابی پەلاماری هێزە ئەمنیەکان بدرێن. ئەمانە تند و تیژین ئەمە دروستکردنی فەوزا کە بە هیچ شێوەیەک لەگەڵ مافەکانی قوتابیان یەک ناگرێتەوە. لەبەرەوە ئەمانە ڕێگەی یاسایی هەن کە چۆن ئێمە پێویستە چارەسەری بکەین و ئینشەڵا هیوادارم بە زوویش چارەسەر بکرێت. ئێستا ئەو داواکاریانەی کە ئێوە هەتانە بە تایبەتی باسی دەرماڵە کرا، من حەزەکەم تۆزێ مەجاڵم پێ بدەم بۆتانی باس بکەم. بەڕێزان، ئەم زانکۆیانەی کە حکومین بە خۆڕایی حکوومەت بە خۆڕایی خوێندن تەرخان دەکا بۆ هاوڵاتیانی خۆی با و قوتابیا خۆشەویستانەی کە دێن لەم زانکۆیانە دەرسە خوێنن. داواکردنی دەرماڵە بۆ ئەوەی خوێندنێکی خۆڕایی بکرێ باوەڕ بکەن لە هیچ شوێنێکی دنیادا شتیوان نییە. شتیوان نەبووە کە بڵێ ئەبێ من بە خۆڕایی خوێندن ئەخوێنم ئەبێ بڕەپارەیەکیشم بدەنێ بۆ بچم خوێندەم بکەم. زانکۆی تر هەنە ئەهلین و خەڵکێکەیە لەوانەیە ئیمکانیاتی مادیان باش بێ پارەش ئەدەن بۆ بچم خوێنم. دوای هەندێک جار نمونەی دەرەوە دێنەوە، مەسەلەن دەڵێن لە ئەوروپا وایە، لە ئەمریکا وایە، لە وڵاتانی پێشکەوتوو وایە قەرز بە قوتابیە درێ. ڕاستە، بەڵام ئەوانەی کە ئەچنا لە هەموو شوێنێکی پێشکەوتووی دنیا ئەگەر بمانەوێت چاو لە وڵاتانی پێشکەوتوو بکەین بۆ ئەوەی بەس بەرچاوتان ڕوون بێ. ئەو وڵاتانە خوێندنیان بەلاش نییە.